بە نەخۆشی خۆم حەو عەمەلیات بڕیار و کراوە. خانەوادەکەی لە گەڕەکی ئاوارەکانی تانجەڕۆ لە سلێمانی نیشتەجێن. ئەم ژن و پیاوە هەردووکیان خاوەن پێداویستی تایبەتن لەبەر هەژاری و قەرزاری. دوو لە منداڵەکانیان بۆ یەکێتی کەمەندامان بردووە و وتیانە ئیتر ناتوانن چاودێریان بکەن. دایکی ئەو منداڵانە بەدەم هەنسک و گریانە وتی ڕۆژ نییە قەرزار نێتە سەریان و بە پێڵاوەوە دێنە ژوورەوە و بە قسەی ناخۆش و هەڕەشە لێکردن داوای وەرگرتنەوەی قەرزەکەیان لێ دەکەن. شەوانە لەسم بە دیاریانەوە سریانەکە جەرگە چۆن بەس چی بکەم دەرەتانم نییە داوای شتم لێکەن پێم نییە بۆیان بکڕم. چەند ساڵە داوای ئایپاد داوای شتە یاریەکەن هیچ چەڵم دایکیان هیچ ئەوە نەمەەر بەجلی ماڵەوان ێرم بۆ مەکتب. هەرچی خەڵک لە ڕێی خوا بۆم نێنێ نیمە ئەو ماڵش هەمووی خەڵک ڕەمەزان هەلێکێو لە لای خۆی هاوکاری کردوم بۆ یەناوە ماڵی گۆڕی و یاوێتی بم پیاوەکەم قەرزدارە یەنە سەرمان یەنە ناو هەیوانە بە پێڵاوە یەنە سەرمان شەوی وایە تەکسیمان گرتۆ ڕۆیشتوێ زانیمانە یەنە سەرمان توانەیە ئەرەوە نا خەرجی مەکتەب وشتم پێ دەرنایە و مەسەفم پێ دەرنایە دوو منداڵم بر بۆ لای کاکسامان بۆ یەشێتی کەمەندامان دەم چێ دەوێ من ئەو دوو منداڵی دەمێ و توانای بەخێوکردنم نەماوە وەڵی شەو نیە ئێستا و گەڕەکە بڕۆست و ئاڵکە دوێنە شەوا دوونە سەرم پارەیش خەڵک کەوتومە ژێر و پارەیان خواردوم و هیچ دەسەڵاتێکم نەماوە قەرزدارێکم تقریبا 6 ملیۆنی خەڵک کۆبەتەوە لەسەرم هیچ توانایەکشم نییە. سکرتێری یەکێتی کەماندامان دۆخی خراپی ژیانی ئەو خانەوادەی بۆ پێیان پشڕاست کردەوە وتی چەند ڕۆژێک بەر لە ئێستا ئەو دایک و باوکە دوان لە منداڵەکانیان هێناوە بۆ ڕێکخراوەکەیان و داوایان کردووە لە خۆیان بگرن تاو کاتەی دۆخی ژیانیان بەلایەکدا دەکەوێت وتیشی ئەو خانەوادەیە هیچ سەرچاوەیەکی بژێویان نییە و هەردووکیان خاوەن پێداویستی تایبەتن. ئێمە لە نزیکەوەیان ناسین دایک کەمەندامە باوک کەمەندامە 4 مناڵیان هەیە وەزعێکی زۆر خراپیان هەیە لە ڕووی ئابوووریەوە بەهۆی کە موچی کەمەندامانیش مانگی ساڵی 2016 حەو موچیان خواردووە و ساڵی 2015 4 موچیان خواردووە و ئەم ساڵیژەوە تا ئێستا و مانگی یەک ئەڕوات هیچ موچێکماوە نەگرتووە وەزعیان زۆر خراپە بۆیە ڕاستە ژیانیان واقعیە و ئێمە لە کۆڵینۆمان لەسەر کردوون سەردانمان کردوون بەڕاستی ژیانیان قورسە واژ ناڕوا بەڕێوە و ناحەقیشان ناگرین ئەگەر ئەوان دوو مناڵی خۆیان ببەخشن. ماوەی زیاتر لە 5 مانگە خاوەن پێداویستە تایبەتەکان هیچ موچەیەکیان وەرنەگرتووە بە جۆرێک کەوای لێ هاتووە منداڵەکانیان ببەخشن لەبەر ئەوەی لە توانیاندا نەماوە بەخێویان بکەن. ئێستاش ئەو خانەوادەیە و دەیانی تر لە ئاسۆیەکی نادیاردا چاڕوانی ڕووناکیەک دەکەن کە ژیانیان باشتر بکات. مناڵەکانی ئەم خانەوادەیە لە زۆربەی خۆشیەکانی ژیان بێبەش بوون بەهۆی هەژاریەوە. ئێستا ئەمان ئەڵێن بە تەواوی لە ژیان ناومێد بن و چاوەڕێی دەرگای خێرخوازانن کە ئاوڕێک لە خۆیان و ماڵ مناڵیان باتەوە. پانیار عوسمان کەناڵی ئاسمانی پێیە سلێمانی.